عراق لە بەردەم ئەم هەڵبژاردنە ڕەنگە زیاتر بکەوێتە نێو مەعمەعە سیاسی و گفتوگۆکان ئەویش بە حکمەوەی هێشتا لە نێو هەرێمی کوردستانە جۆرێک لە ناتەبایی لە نێوان و دوو ڕای جیاواز لە نێوان حیزبەکان ئابەدی دەکرێت بە دیاریکرای پێویستە حیزبەکان لەم هەڵبژاردنەی ئەنجومەنی پارێزگاکان لەناو کەرکووک چۆن بە کۆدنگی بەشداری بکەن و گرنگی دروستکردنی هاوپەیمانێتی لە پێناو بەرژەوەندی کەرکووک و پرسەنەتەوەی یەکە و کۆمەڵێک بابەتی دیکە و بە دیاریکراوی حیزبێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان ڕایەن چییە لەسەر دروستکردنی هاوپەیمانێتی تاکو ئێستا لە نێو کەرکووکە لەگەڵ بەڕێز کاوێزمە لە پەروێز وەکو چاودێری سیاسی لە هەولێرەوە میوانمانە گفتوگوێن بابەتی لەگەڵدا دەکەم بەڕێز کاوێز زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەر لە هەموو شتێ ئەمەوێت سەرنجی جناب بزانم لەسەرەوەی خوێنەوە گشتیەکەی جنابە چییە بۆم هەڵبژاردنەی کە لە ڕێیە بۆ عێراق بە دیاریکراوی حیزبەکان چۆن هەڵسەنگاندن بۆ ڕۆژە سیاسیەکەیان دەکەی بەڵێ سپاس وڵات جا کە پرسی کەرکووک دێتە پێش نەبێ هەموو کوردێک لە کەرکووک و لە دەرەوەی کەرکووکیش مەسلەی حزبایەتی وەلاوە بنێت چونکە من پێم وایە کەرکووک لە هێزە سیاسیەکان گەورەترە و پرسێکە پەیوەندی بە شکۆی کوردەوە هەیە نەکەر کورد لە باشووری کوردستان بەڵکو لە پارچەکانی تریش هەرجارێ ئێمە لە کەرکووک و ناوچانە تووشی شکست ببێتین خەڵک لە قامشلی و دەربەکر و شنۆ دڵی ئێشی کردو ژانی پێگەیشتوە بۆیە ئەم پرسێکی زۆر گەورەترە لە پرسی حزبی و هەر کەسێکیش تەمان لەناو هەموو هێزە سیاسیەکان بە وەکو پرسێکی حزبیان بە عەقڵی حزبی لە مەسلەی کەرکووک بڕوانێ بەڕاستیەوە ئەنی خەلەلی ئەجگار گەورە هەیە لە جۆری بیرکردنەوەی بۆیە ینی پێویستە بۆ پارتی بۆ یەکێتی بۆ هێزە سیاسیەکانی تریش یعنی کەرکووک لە سەروی ئەو بەرژەوەندیانەوە ببینن ئێستا ئەوەی ئێمە کە ئەیبینی لە عێراق تەمان دەبوو لە هەرێمی کوردستانیش هەموو سیاستمان ئێمە بە ڕێبەی کەرکووکی بپێوی پێت وایە حیزبەکان لە هەرێمی کوردستانە بەرژەوەندیەنێتەوە یەکیان لە کەرکووک ڕەچاو کردوێ بەر لە بەرژەوەندی سیاسیەکە زانی ئەوەی کە گرفتە ئێستاکە مەسلەی بەرژەوەندی حزبیش تێپەڕیوە تەمان ئێستاوە یاسا ئەوەی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بەرژەوەندی حزبەکانەوەی کە پێکەوە بەڵام ئێستاکە پرسەکە بووە بە پرسی شخصی میزاجی شخصی زۆرتر حکوم لەسەرەوەکە یعنی خۆزگەم بە میزاجی حزبی بێ بە بیرکردنەوەیکی حزبیانیش بێ بۆیە ئەو ینی گەیشتوی بە قۆناغێکی زۆر مەترسیدار ینی ئەوە نییە ئێمە ڕەچاوی بەرژەوەندی حزبەکان بکەین ئەگەر ڕەچاوی بەرژەوەندی حزبەکانمان بکەیت لە کەرکووک یەکلیستی لە قازانجی حزبەکانە اینجا لە قازانجی تەمان قازانجە گەورەکە بۆ پێکاتی کووردە لەوێ بۆیە هەر هێزێک بە تەنیا دابەزێت لە کەرکووک باشە بەپێ خوێندنەوە گشتی کە هەیە بۆ پرسە سیاسیەکان و لە ڕابردووشە هەر بینی ومانەکە حیزبەکان لە سەروبەندی هەر هەڵبژاردنێکا کە بەشداریان کرد کۆمەڵی کێشە ڕاستەخۆ کەوتوتە بەرچاو و بەرگەی خەڵکەوە دوجاریش ڕەنگە ئەنجامەکەی باش بوو بێت و بە هاوپەیمانێتیەک بەشداریان کردبێ بەڵام ڕەنگە ئەم جارە جیاوە یاخود هیچ جیاوازیەک جەناب تێبینی لە ساڵانی ڕابردووی بەشداری کردن و بە پێم خوێندنەوەی بێت چاوەڕێ دەکرێت بە هاوپەیمانێتیە کورد بەشداری بکە ئێمە لە کەرکووک ئەمە ئەتوانم بڵم یەکەم جارە هەڵبژاردنەکەی بۆ جومەنی پارێزگاکان تەمان 2005ەوە هیچ عارەبی سونە بایکۆتی پرۆسی هەڵبژاردنی کرد لە کەرکووک بۆیە ئەم جارە توانای حەقیقی هەموو پێکاتەکان لە کەرکووک لە انتخاباتە دەرەکەوێت وێ بەراورد ناکرێت ئەم هەڵبژاردنە بە هەڵبژاردننی پەرلەمانی بۆ پەرلەمانی عێراق بۆیە ئەمە سەنجی مەحەقە بۆ هەموو پێکاتەکان بەتایبەتی بۆ کورد یعنی کورد ئەبێ وازی تر لە مەسلەی کوڕزانەوە بێنێ ئەمە وایان کرد و ئیدارە وای کرد و تعری بەکرێ و چیەکرێ زانی فرسە زۆر بوو لە ڕابردوو بۆ کورد کە خۆی کۆکاتەوە پێش بەو ئەجندا مەترسیدارانە بگرێت کە لە کەرکووک و ئەو ناوچانە ئیشەکە دژی کورد ئیشەکە ئەمەمان نەکرد ینی هەڵەی کوشندە و گەورەمان کرد و خەڵکی کەرکووک و پرسە قەومەکەی ئێمە لەوێ بەر زیانی ئێزگار گەورە کەوتن ئێستا کە هەلومەرجە هاتووەتە پێش ینی مەسلەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا ئەتوانێت بەشێکی زۆر ئەو چەوتیانە ڕاستکاتەوە ئەگەر کورتیا سەرکەوتوو براوە بێت بەڵام ئەم تێگەیشتە بەداخەوە ینی ئەوەی کە من چاودێریم کردووە لە نێو هێزە سیاسیەکان پێیان وایە کە ئەم هەڵبژاردنە
ئەنی ململانەیە لە نێو خۆی ئەو هێزە سیاسی کوردستانی نا ئێمە ئەزانی ئەبێ ململانی ئەو هێزە گەورانە بکەین کە لە 100 ساڵی ڕابردوو لە سراعی تون بووین جندەکانیان ڕوونە جندەکانیان هەموو ئەوان لەسەر پرسی دژایەتی کورد کۆک لەو ناوچانە یانی کە لە هەرێمیش بۆ نمونە ئەو هێزە عەرەبیانی کە هاوپەیمانی ئێمە لە ئاستی عێراق بەڵام لە ئاستی کەرکووک زۆر دژی ئێمە و ئەو ئەجندەیە ئەزانی پێویستی بەوە بە یەخیتابی کوردی هەیە بۆی ڕوبەڕووی بیتەوە بۆیە هێزە سیاسیەکان لە کوردستان ئەبێت تێبگەن ئەم هەڵبژاردنە ململانەیە نییە لە نێو پارتی ویچێتی ئەم هەڵبژاردنە ململانەیە لە نێوان کورد و عەرەب لە کەرکووک و ناکۆکی ئەم حیزبە کوردیەکان لە حیزبە کوردیەکان چییە بۆ دروستکردنی هاوپەیمانێتی بۆچی ناچنە ژێرباری دروستکردنی و هاوپەیمانێتیە ئەزانی بەشێکی پەیوەندی بە و کێشە و کەم و کورتیانە هەیە کە لە هەرێمی کوردستانەوە بەڕاستی ئەم شەڕە ئەبەنە کەرکووک شەڕی دەستباداری یەکدیە یعنی ئێستاکە بەداخەوە تەمان منەوەڵم پێشم ناخۆشە بەڵام گەیشتوتە ئاسێک کە ئێمە ئەوەندەی هیوا هەوڵە دەین هیوا لەسەرەوە ئەچنین کە هێزێکی کوردی بشکێنین یەکتر بشکێنین لە کەرکووک ئەوەندە بیرمان بۆەوە ناچێت کە ئێمە ئەسڵەن لە سراعێکی توندین لەگەڵ خەڵکی تر لەگەڵ پێکاتەی تر ومان و نەمانمان برنەوە سەرکەوتنمان پەیوەندی بەوە هەیە کە ئێمە لە نێو ئەو سراعەت چۆن کورد بە یەکتابی زۆرینەی کورسی بێنێ لایەنی کەم ئەزانی ئەو دەستکەوتانی لە ڕابردوو هەمان بوو دۆڕاندمان پارسەنجێک دروستکەین کە بەشێکی بێنینەوە و بەڕاستی خەڵکی کەرکووک کوردی کەرکووک ینی پارتی ویچێتی بە تایبەتی ئەگەر نانێکە بێ بیخۆنە بێ نانێکیش بکەن بە خێر بۆ چاکی ئەو خەڵکەی کەرکووک خەڵکی کەرکووک دروستکردنی هاوپەیمانێتیەکیان دەوێت یان زۆر جارباز لەو دەکرێت کە خەڵکی کەرکووکیش ڕەنجاون لە حیزبە کوردیەکان ئەزانی خەڵکی کەرکووک ئەم زۆرە سیاسەتی نابێت چکە خەڵکی کەرکووک خەڵکی ئام ئەوانەی کە لە کەرکووکە ژێن تێگەیشتنیان قوڵترە فراوانترە لە تێگەیشتنی سیاسیەکانی کورد بەداخەوە یعنی کە وایە بە عەکسەوە بێ خەڵکی کەرکووک ڕۆژانە بەریەککەوتنی لەگەڵ پێکاتەی تر هەیە ئەزانی ئەو بەریەککەوتنە بە جۆرێکە کە ینی پێی خۆشەنەتەوەکەی لە کەرکووک ڕقم یەک بێ دەستباڵا بێ خاوەن بەڕێوەبردننی ئەو شارە بێ و لە ڕووی تاریخیشەوە حەقە مافێتی کەلی زەوت کراوە بۆیە هێزە سیاسەکان وا بیر ناکەنەوە بەداخەوە ینی هێزە سیاسەکان و لە نێو ئەو هێزە سیاسیانە کە ئاشخاص هەن دەور و کاریگەریان هەیە خاوەن بڕیارن ئەمانە زۆرتر ململانیەکانیان ململانی شخصینەوێ دەستی یەک بادن و ئەو ململانی کە لە هەرێمەیە هێنە کەرکووک کە ئەمە خەڵکی کەرکووک ناوێت بۆیە دڵی ڕەنجاوە بۆیە لە ئینتیخاباتی 2010 ئێمە بینیمان بەشێکی ئێجگار زۆر ینی سەروی 160 کورد لە کەرکووک بەشداری انتخاباتی نەکرد ئەمە لەوانەیە تۆزێ جیاواز بێت چکە بۆ ینی وشیاری خەڵک لە کەرکووک زیاترە لە وشیاری چاوەڕێ ناکرێ هەمان شت ڕووباتەوە لە ئەنجومەنی پارێزگاکانیش من پێم وایە جیاوازی هەیە جیاوازی ئەبێت لەو نزبەیە کە جیاوازەکە ئەوەیە کە خەڵک لە کەرکووک ئەزانی زیاتر هوشیارترە لە سیاسیەکان لە حزبەکان خەڵک بەریەکەوتنیە خەڵک زانێ ئەگەر ئێمە لە پەرلەمانی عێراق 100 کورسیشمان نەبێ ناتوانین معادلە بگۆڕین بەڵام ئەزانێ ئەگەر لە کەرکووک بدۆڕین لە ئینتیخابات ئەوە تووشی هەری خەڵک بەقاڵێک مامۆستایەک فەرمانبەرێکی کورد لەبێت تووشی چەرمەسەریە بێ بۆیە تێگا ئەو مەترسیە چییە؟ هەری هیوادارم هێزە سیاسەکانیش تێبگەن بەقەد هاوڵاتیەکی سادەی کەرکووک تێبگەن کە مەترسیەکان لەسەر کەرکووک باشە پێتان ئێمە لە 14 ساڵی ڕابردوو لە 14 ساڵی ڕابردوو لە ڕووی ئیداریەوە فەشەلمان هێنا لە کەرکووک لە ڕووی سەربازیەوە دۆڕین ئەوەی کە ماوەتەوە نەدۆڕین بەڕاستی مەسلەی ئەم هەڵبژاردنەیە ئەم هەڵبژاردنە بدۆڕین شەرعێتە دۆڕێنی لە کەرکووک یعنی جارێکی تۆ مافی ئەوەشت نابێ وەکو ئێستا کە هێزە سیاسەکان بەردەوام خەریکی کوردزانەوەن عارەبات و تعریبەکە و فڵانەکە و ئیدارە وایە و گەندەڵە ئەو مافەشت نییە ینی ئەو مافەشت لێ حەقی ئەوەشت نییە کە جارێکی تر گلەی بکەیت چکە کاکاوێز ئەگەر حیزبەکان بە شێوەیەکی گشتی ڕێکەوتن لەسەر دروستکردنی هاوپەیمانێتی جگە لە پارتی دیموکراتی کوردستان کە دەزانین کە یەکێتی و پارتی دوو حیزبی سەرەکین لە نێو هەرێمی کوردستان و عێراقیش بە هەمان شێوە دوجار ئەگەر پارتی دیموکراتی کوردستان نەچوو ژێر باری دروستکردنی ئەو هاوپەیمانێتیە
ینی ئەمە چ زەرێکەیە هەم بۆ دەنگی کورد و پارتی دیموکراتی کوردستان بە هەمان شێوە بڕیارێکی لەم جۆرایە بتەنیا بەشداری لە وەکو کورد حیزبێکی کوردی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکە. ئەزانی یەکلیسی ینی پارتی ویشتی جا چەند حەزب لەگەڵ یەکێتیە بێ و چەندێک لەگەڵ پارتی بێەوە نابێتە یەکلیستی پارتی یەکێتی لێ و یەکلیست نەبن نابێتە یەکلیستی چکە ئەم دوێزە تا ئێستا کاریگەریان جەماوەریان و قورساییان ئەم لە ئاستی عێراق لە ئاستی کەرکووک لە ئاستی هێرێم ئەتوانن ڕوودا بخۆکێنن دەتوانن دۆخێک دروستکەن کە ینی بە جۆرێ لە جۆرەکان باشیان خراپ بۆیە ئەزانی یەکلیستی ینی ئەو لیستەی کە پارتی ویشێتی پێکەوە بن پێکەوە لە سنگەرێک بۆیە پێم وایە تەبان بۆ هەر هێزێکی سیاسی ینی ئێستا کە من بە قەنەعەت وێڵم پارتی زۆر قازانجەکە لە یەکلیستی ئەگەر بەرژەوەندی حزبیش تەماشاکە دوجار دەکرێت ئەوەیە کە دەکرێت ئەو قەنەعەتە یاخود ئەو بڕیارە بات ئەزانی من پێم وایە ئەزانی چۆنە هەندێک جار بە هێزە سیاسیەکان ینی سێری کە لە ئەدەبیاتی ئێمەی پارتی ئەوەیە کە شانازی پێوەکەن ینی بەشێکە لەوەی کە خەڵک بە قەنەعەتەوە بوو بێ بە پارتیەوەیە کە بارزانانی نەمر شۆڕشێکی کرد بە قوربانی کەرکووک و ئەبێ ئێستا ینی ئێمە لە 74 ئەگەر سەرکردەیەکی سیاسی گەورەی وەکو بارزانی شۆڕشێکی کرد بێ بە قوربانی کەرکووک ئێستا ئێمە بەڕاستی نەک ئەبێ کە حزبەکەشمان بکەین بە قوربانی کەرکووک هەموو ئەوانەی کە دژی یەکلیسین دژی یەکگرتووی کوردن دادگایی بکرێن و سزای توندی حزبیش بدرێت چونکە ئەم مەسلەیە ینی مەسلەی قازانجی پارتیویچێتی ئەبێت لە یەکگرتووی کورد بێ ینی پێم سەیری سیاسی هەبێت لە کوردستان دژی ئەم پرۆسەیە بێ زانی بەداخەوە ئێمە لە 2023 بە غەڵەت ئیداری ئەو ناوچانەماندا بۆیە تووشی شکست بووین ینی هیوادارم ئێستا ئێوە پێش بەوە بگری کە جارێکی تر کورد تووشی شکست نەکەین بە هەندێک تێگەشتنی چەوتی خۆمان و ئەمە مەترسیە ئێستا لە کەرکووک ئەمە مناڵێک گەورەیەک سیاسیەک پیرێژنەیەک بەقاڵێک ئەزانێت کورد بە یەکلیسی ئەتوانێت سەرکەوێت و بە دڵنیایەوە سەرکەوێت بە یەکلیسی ڕێژەی دەنگدەری کورد زۆر زیاترە بێت بەڵامکەبووی بە دوولیس خەڵک سار دەکەیتەوە یعنی لەم کۆبوونەوەی کە ئەنجام مەدرری لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان و حیزبەکانی کا بۆ دروستکردنی هاوپەیمانەتی یعنی دەشێت ئەم کۆبوونەوانە مەرجی تیا بێ مەرجدار بێ بۆ دروستکردنی ئەم هاوپەیمانێتیانە دیارە ئەم پرسیارم دەمەوێت ڕوونتر بۆیە ئاراستی جەنابەتێکم جەنابە وەکو کادرێکی پێشکەوتی پارتی دیموکراتی کوردستانیش بە هەمان شێوە زاری هاوپەیمانەتی بە مانای ئەو زەواجە تەقلیدیەیە کە تا عمر پێکەوەبی هاوپەیمانەتی بۆ قۆناغێکی زۆر کەمە بۆ مەسلەی هەڵبژاردنێکە یعنی زانی ئەبێ ئەم هێزە سیاسیانە زۆر لەوە فراوانتر بیر بکەنەوە ئەو هاوپەیمانەتیە بە وانایانەیە کە تۆ ئیتر تەواو هاوپەیمانەتی بۆ قۆناغێکە دوو بەڕاستی هاوپەیمانەتی یعنی ئەوە هیچ تۆ بەرنامەیەکی سیاسی کۆتەکاتەوە کە ئیشی لەسەر بکەیت بەڵام زانی ئەوەیە تۆ دەستکراوەتری شەبی کە کاندیدەکانت لە چوارچێوەی لیستێک باشتر سەرخەی تۆ ئێستا هەر هێزێک کە بۆ نمونە بە تەنیادا بە زیسی کاندیدی هەبێت بەقەدەوە نییە کە تۆ تەرکیزت هەیە بۆ سێ کاندید کە لە نێو لیستەکە دەرچێنی و ئەو دەنگانە هەمووی کۆکەیتەوە کە باشتر ئەتوانی ئیداری بانگەشەی هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردن بدەیت بۆیە هاوپەیمانەتی ئەوە نییە کە ینی ئێمە تەواوی تر تا کۆتایی ژیانی سیاسیمانە بێ بەو جۆرە بین هەرچەندە پێویستە لە کەرکووک پێکەوە بین بەڕاستی یعنی بە هەر نرخێک بێ کورد پێویستە هێزە سیاسیەکانی لە کەرکووک زانی دەرفەتی هیچ درزێک نەدێت چووکە ئەبێت درک بکەنی ینی من پێم سەیرە هێزی سیاسی هەبێت لە کوردستان درک نەکە کە مەترسی گەورە لەسەر خەڵکەکەیەتی لەبێت ئێمە خاکی کەرکووکمان تا ئێستا دۆڕاندووە ئەوەی کە ماوە خەڵکەکەیەتی ینی بە ئینتیخابات با خەڵکەکەیش نەدۆڕێنی دوایی ینی وەرەقەی سیاسی ئێمە لە کەرکووک وەرەقەیەکی پوچە بێ بۆ هەموو هێزە سیاسیەکان باشە من دەمەوێت وەڵامی و پرسیارە وەربگرمەوە دەشێت ئەم کۆبوونەوانی لە نێوانێکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەنجام درا لە ڕابردوودا بینیمان چەند ڕۆژی ڕابردوو بۆ دروستکردنی هاوپەیمانێتی لەم کۆبوونەوانەیە مەرجێک هەبوو بێ بۆ دروستکردنی ئەم هاوپەیمانێتیە من نەمزانیوە مەرجە بێ و تەبعا نابێ مەرجە بێ بۆ ئەمە زانی
یعنی ئێستاکە بۆ نمونە چی لە دوێنێ و ڕابردوو ڕوویداوە ئەمە بابەتیشی ترەکە کە هەڵی گرە بۆ دوای انتیخابات بەڵام لەم قۆناغە لەم پرسە پێویستە بێمەرجێمە هەمومان لە چوارچەوەی لیستێکا بێت ینی نەک پارتیویچێتی تەمات نێڵین دەنجی هێزەکانی تریش دەنگی کورد بستێنن ئەمانیش بێنینە لا ئەو لیستەوە چاوەڕێی چی دەکرێت بەگشتی لەم هەڵبژاردنەیە کورد سەرکەوتووە بێ لە کەرکووک؟ ئەگە ئازای چۆنە ئەگەر یەک لیست بێ پارتیویچێتی پێکەوە بن من گرنتی سەرکەوتنی کوردە دەم لە کەرکووک بەڵام ئەگەر بەلیستی جیاواز بێ من بە دڵنیاییەوە لێم پارتی دۆڕێنی چێتی دۆڕێنێن لە نەتیجە کوردیش باجی گەورەوەدا و بە دۆڕاوی لەو پرۆسەیە دەرەچێت بەڕێز کاوێز مەلا مەترسیە یاری من کەس بەڵێ فەرمو ئەمە مەترسیەکی زۆر جدیە لەسەر پێگەی هێزە سیاسیەکان لە کەرکووک لەسەر پێگەی بوونی کورد لە کەرکووک و ئەبێ ئەم هەڵبژاردنە چکە ئێمە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانمان لە 2005 نەکردووە ئەمە تەجروبەیەکی تازەیە بۆ کەرکووکیەکان پێکاتەکانی تریش خۆیان کۆ کردوێتەوە بەهێز ئێستا ئەوان خاوەن سوڵتە و دەسەڵات و پارە و ئەسکەر و هەموو شتن کووردە کە لێ قەوماوە ئەبێ خۆی زیاتر لەوان خۆی کۆکاتەوە و بە گەورەی بچێتەنە ئەم پرۆسەوە بۆی سەرکەوتنی کورد لەوێ مسۆگەرکەین بەڕێز کاوێز مەلا پەروێز چاودێرێکی سیاسی لە هەولێر و میانمان بووی زۆر سپاس بۆ ئامادەبوون.